ئێوە وەکو ڕێخەری ئەم فستیڤاڵە ئامانجی سەرەکیتان چی بووە لە دروستکردنی ئەم کەشە بۆ هاوڵاتیان؟ زۆر سواز بۆ تۆ بێگومان لە جۆرە فستیڤاڵە ساڵانە ئەنجامە درێت بەڵام جیاوازەوەی ئێمە لەبەر ئەوەی چەند ئامانجێک لە پشتی ئەم کارەوەیە بەش یەکەمی ئامانجی ئێمە ناساندنی ڕێکخراوەکەمانە لەبەرەوەی ڕێکخراوەکەمان تازە دروست بووە بەشێکی تری دابینکردنی هەلیکارە بۆ ئەم خانمانەی کە ئیشی دەست ئەەکەن بەشێکی زۆریان لە ماڵەوە کارەکەن خریجن بێ ئومێد بوونە بەڕاستی دانیشتون دەستیان کردو بەم کارانە بەشێکە ئەتوانین بڵین ئیسفادێکی باشی لێکن و دامی ئەم ئیشە هەمووی بە سەرشانی خۆمان کردومانە بۆ سوودگەیاندن بەوان و ناساندنی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان لە بواری زراعە. ئێوەکو سەردانی کرێکە هاتوونێتان فستیڤاڵەوە ڕۆ بۆ چوونی ئێوە چێ لەسەر ئەم جۆرە فستیڤاڵانە؟ وەڵی شتێکی جوانە ئێمە بیری کەلتوری کوردستان و کورد بکەینەوە و دائیمەن ئەم ئیشە ڕەسەنە جوانەی کورد کە ئیشی دەستیە پشگیری بکەین بۆی کە بیژێنینەوە و دەری خەینەوە کەڕەتێکی تر پشگیری ئەم بکەین کە بگەڕینەوە بۆ کەلتوری خۆمان و بەشتە کۆنەکانی کوردستان. ئێمە زۆر شتمان لە کیس چووە زۆر شتمان لە دەست چووە محاولە ئەەکەین بەم شێوازە پێشنگانە خەڵق نزیک بکەینەوە لەم ئیشە جوانەی کۆن کە ئێمە فێری بووین و چاومان لەسەری کردوتەوە لە زمانی زۆرەوە بەڵام خەریکە تۆزە نامێنێت ضرورە ئێمە پشگیری کەین و لەگەڵیانە بۆستین بۆی کە بیهێنەوە سەر ڕێگا. هۆکاری بەشداریکردنتان لەم فستیڤاڵی بەهارەدا چییە؟ بە خێراتتانەکەین سەرەتا فستیڤاڵێکی کشت و کاڵیە کراوەتەوە ئێمە جۆک پێشنگایشی دەستی وەک پێشنگایەک بۆیشی دەستی بەشداریمان کردووە بۆ زیاتر ناسانی بەرهەمەکانمان ئیشەکانمان ئیشە دەستیەکانمان زیاتر لە ڕێی پەیجۆ نەبێ خەڵک لە نزیکەوە زیاتر بیبینێ لەم پێشنگایانەدا ئێمە وەک گوڵی دیزاین داشکانێکی تەواویشەکەین زۆر لە نرخی پێشووترمان جیاوازترە. هۆکاری ئەوە چێکەوە لە پێشنگای کا بەشدارە بن و نرخەکانتان داشکێنن بۆی کەسەکە لە نزیکەوە ئیشەکانمانە بینێت لێ ڕازی بێت نرخەکەشی گونجاو بێت بۆ هەموو کەس بتوانێت بیخڕێت. هۆکاری بەشداریکردنی ئێوە بە ئەم کتێبە جوانانە چییە لەم فستیڤاڵە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن ئێمە یەکێ لە هۆکارمان زۆرە بۆی کە بەشداری لەم پێشنگانە بکەین ئەمە پێشنگایە کەسە سەبارە بە پێشنگایەکی هەمە ڕەنگە کتێبەکانمان لەماکاتە هەمە ڕەنگن بۆی بینەر و خوێنەر زیاتر هەست بە ڕۆشن بیری وەز بە گرنگی کتێب بکەن لە بوارەکاندا کتێبیش بۆ بە سەرچاوەیەکی مرۆیی و سەرچاوەیەکی جۆ لە جۆرەکان بژێویش ئەوەش بەکارهێنین کتێبیش ئەمانێ بە کاڵایەکی سەرەکی لە هەموو شوێن و مارکێت و پێشنگایەکە وجودیە بێت بۆی زیاتر خوێنەر بینەر بزانێت کتێب چ ئەهمیێتێکی هەیە. ئێوە نرخەکانتان داشکاندووە بۆی کە هاوڵاتیان زیاتر نرخەکانمان داشکان و نرخەکان مناسبن نرخەکەمان بۆ ئەو کەسانەیە کە باری دەرامەتیان باش نیان لە نان بە شێوە لە شێوەکان نزمە
بەڵە کتێبەکانمان داشکاندمان بۆ کردو لە 150 بەرەو خوارد. ئێوە کۆخانمێکە ئەمڕۆ بەشداریتان کردووە لەم فستیڤالەدا بە ئیش و کاری دەستی ئەمانجی ئێوە چییە لەم کار؟ لێرە ئێمە ئامانجمان ئەوەیە کە بێ ئیشدانە نیشین لە ماڵەوە کە هەر بەهرەیەکمان تایە دانە نیشین چاوەڕێ دەستی حکوومەت بکەین یارمەتیمان بە یان یەکێ دەستمان بۆ درێژکار یارمەتیەکمان بە یان ئامۆژگاریەکمان بکە بەرهەمەکانمان بێنینە دەرەوە و بیفرۆشین بۆ گەشە پێدان بە بەرهەم و شتی خۆماڵی خۆمان. نرخەکانتاندا ئەشکێنە پێشنگایەدا هاوڵاتیان لەم پێشنگای سوود دەبینە؟ بێگومان بە داشکاندنی نرخەکان زیاتر هەوڵێین کڕیار بخۆمان ڕاکێشین. هۆکاری بەشداریکردنی ئێوە بە کۆمەڵێک خواردنی کوردەواری لەم فستیڤالەدا چییە؟ زیاتر ئەوەیە کە خواردنە کوردەوارەکان لە ناو نەچێ و ئەم جیلە تازەیە بیناسن ئەم ئیشە زیاتر سەشتی دەرەوە هاتووە شیرینیەکان هەمووی هینی ئێران و هی دەرەوەی بۆی ئەم شتانە بمێنێتەوە بریانی و شیرینی و نانی تیری و نانی هەورامی کەلانە با زیاتر ئەم خواردنە کوردەواریانە هەم تەندروستە هەمیش لە ناو نەچێ لە ناو جیلی تازە ئێستا هەمووی بخواردن بە فاست فود کێشەکەمانەوەیە بۆی ئەم خواردنانە خەڵک هەر بیناسێ و هەر بمێنێ تاموونی لە ناو خەڵکە. پێ دوای ئەم فستیڤالانە سوودێکی باشی هەیە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ بەڵێ بەتەکید هەم سوودی مادی هەیە هەم ئەوەیە کە خەڵک ئەم خواردنانە هەر ئەمێنێتەوە بڵێ بۆ هەموو لای سوودی هەیە. ئێوە بەشداربوون لەم فستیڤالەدا با کۆمەڵێک گوڵی سروشتی زۆر جوان ئەمانجی ئێوە چییە لەمەی کە گوڵتان هێناوە لێرە پیشانی کڕیارانیەدا؟
سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم دووەم سپاسی ئەو ڕێکخراوەکەم بە هەستاوە بەکردنەوەی ئەم پێشانگایە ئێمە وەکو بەشداریکردنمان لێرە تەنها ناساندنی جۆری گوڵەکان و کوالەتی گوڵەکان و گرنگیدانە بە گوڵ بەشداریمان کردەوە بە شێوەیەکی ینی سعری جوملەی مەشتەلەکان تەنها بۆ عەرزی گوڵەکانە ئەوە نەبێ هاتوین بۆ کڕین و فرۆشتن لێرە و زانیاری لەسەر گوڵ ینی شێوازی بە خێوکردنی بێ گوڵی بەرسێبەرە هەم نەخۆشیەکانێتی هەم بەم بابەتانەیە. پێتان وایە ئەم جۆرە پێشنگایانە گرنگە بۆ ئەوەی کە هەر جۆرە بابەتێک بهێنی لێرە پیشانی هاوڵاتیانی بدەیت؟ بەڵێ بەڵێ وڵا ئەمە شتێکی زۆر گرنگە ساڵانە ئەم ساڵانە ئاکرێتەوانێ من وەکو خۆم بە شتێکی گرنگی دانم لەبەر ئەوەی ئەم جۆرە پێشنگانە ئەبێتە هۆی ناساندنی هەم بۆ ئێمە و هەم بۆ خەڵکیش هەم سەبارەت بەس گوڵەکان و هەمیش بە گرنگی ینی بازارێکی کوشتتوکاڵی بێ هەم لە ڕووی داهاتەوە بێ بۆ بابەتانە. خانم ئێوە بەشداریتان کرۆ بە کاری دەست لەم فستیڤالە ئایا گرنگە خانمان لە ماڵەوە دانەنیشتن و لە ڕێی فستیڤالەکەەوە کارە دەستیەکانی خۆیان ئەو بەهرەیەکە هەیەە ئاشکرای بکەن؟ بەڵێ بە ئەکیدی بەڵام بڵێنش ئافرەتانی ماڵۆت لەبەرەوەی ئاشنانین بە کۆمەڵگە و بۆ نمونە من سوتفە بوو شتێکی سوتفە بوو لە ڕێی هاوڕێی خوشکەکەمەوە توانین بەشداری کەم دەستخۆشی لێ یەکەم کە پێشتر باکاری هێلک و پشتوێنی ئەو جۆرەشتانە بۆ هاوڕێ و دۆستانم کردووە تر ئەویش کەزانی شتێکی واکەم و تێتوان بەشداری بکە ئەمانە زیاتر ئیشی ماڵەکەی خۆ من کە شتێک زیادا بێت و دڵت نافڕێ بێ یاخود وەک ئەوروپا سەلەیەکمان نییە جیاواز بە شوشە سەلەیەکمان نییە جیاواز بە قوتوو ئیتر تۆ دڵت نابی خەیتە ناو ئەشیاکانی ترەوە ئەچی دیزاینێکیەکەیت شتێکی جوانە بەلامەوە تەنیا ئەوە بووە و ئیتر ئەمە یەکەم جارمە بەشداری بکەم لەم پێشانگەیە هەر بۆ خۆناسین و یاخود تاقەکەم هەر لە ماڵەوە کۆنەکەمەوە بیهێنم لە هەکەش و هەوایەکی ئاوایە دەری بخەم هێناومە دامناوە ئیتر ئیسفادەی هەبێ یاخود ناگرنگ ئەوەیە من دەرونی خۆم ئارامەکەمەوە و ئاسوودە بووم بۆ بەشداریکردنم. هۆکاری بەشداریکردنت لەم پێشەنگایە بەم جۆرە خورمایانە چی بوو؟ بەخێر بێن سەر چاوەکانم ئێمە وەکو خورمافرۆشی سلێمانی حەزمان کرد لەم پێشانگایە بەشدار بین بۆ ئەوەی زیاتر خەڵک ئاشناکەین بە نوعیتەکانی خورما ئێمە چەند جۆرێک نوعی خورمامان لایە عێراقیمانەیە ئێرانیمانێ و سعودیش حەزمان کرد زیاتر خەڵک خواستی لەسەر خورما زیاتر بێ بە حکومەوەی کە نزیکیشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بۆ ئەوەی بتوانین سوودێک بە خەڵک بگەێنین. ئێوە لە پێشەنگیان نرخەکانتان تا ڕادەیەک وەبدام هەرزانتر کردووەنیە؟ بەڵێ هەوڵمان ناوە بەپێی توانە کەمترین نرخدانین لەسەر خورماکان بۆ ئەوەی زۆرترین خەڵک بتوانێت بیکڕێت. پێت وایە ئەم جۆرە پێشەنگایانە ئەم فستیڤالانە بۆ هاوڵاتیانیش گرنگە بۆ ئێوەی خاوەنکاریش؟
ئەگەر ئەم پێشانگەیانە بەردەوام بێ شتێکی باشە بەڵام بە مەرجێک ئەوانەی کە بەشداریەکەن بزانن ئەو سارانەی کە دایانێن لەسەر کاڵاکانیان سارێکی گونجاو بێ بۆی خەڵک بتوانێت سوودی لێ وەربگرێت. تۆکو خانمێک ئەمڕۆ بەشداربووی لەم فستیڤاڵە پێت وایە ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە ڕێخەری ئەم فستیڤاڵەکەم کە توانیوێتی بەرهەمی خۆماڵی بناسێنێ. ئێمە ژۆک و کارگی ڕاستان یەکەم ساڵی ئەزمونمان بوو پێمان خۆش بوو لێرەیە بەرهەمەکەمان بناسێنین. سەرەتا ئێمە وەکو ناساندن هاتوینەتە ئەم فستیڤاڵە چونکە یەکەم ساڵی ئەزمونمانە پێمان باشە ینی لەم فستیڤاڵانە چونکە ینی سەردانکەرێکی زۆری هەیە خەڵک زیاتر بەرهەمەکانمان ئەناسێت و تاقییان نکاتەوە ئێمە زیاتر وەکو تێست هاتوینەتە ئێرە بەرهەمەکەمان خەڵک تێستی کا خەڵک تاقی کاتەوە بیناسێنێ هەرەوەنە. ساڵانە لە هەرێمی کوردستان چەندین پێشەنگا و فستیڤاڵی جۆرەوجۆر دەکرێتەوە بەڵام جیاواز لەو پێشەنگایانی دیکە ئەمساڵ لە شاری سلێمانی پێشەنگایەکی سێ ڕۆژی کراوەتەوە بەڕێی هاوڵاتیاندا کە بەرهەمە کوردەواری و کولتوریەکان لەخۆ دەگرێت ئەمەش بۆ تا جێی دڵخۆشی لای هاوڵاتیان و بە پێشەنگایەکی گرنگ وەسفی دەکەن. لە سلێمانیەوە زریان کەمال. She